ئێمە ئەمڕۆ لەگەڵ کۆمەڵی هاوڕێ هاتوین بۆ گوندی دێڵزا بۆ شەلالی کۆڵە کۆڵێکە سەربەقەزای چۆمانوەیە لە بناری چیای بەردەبووک. بەڕاستی من یەکەم جارمە بێمێرانە، بەڵام ئەتوانم بڵێم یەکێکە لە شوێنە هەر خۆشەکانی باڵەکایەتی کە من چاوم پێکەوتیە. یعنی برادران پێشتر وەسفیان نەکرد، بەس وەسفەکە لە جێی خۆی بوو، توانی سەرنجی من ڕاکێشی، توانی هەستێکی زۆر خۆش بۆ من بدا. ینی بەداخەوە کە ئێرانە ئەبینم بەو شێوەیە کە ئەمە زۆر بە سەختی گەیشتنێرە. ئینشاڵڵا لە داهاتوودا حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت پرۆژەی خزمەتگوزاری لێرە ئەنجام بدات و هەر ناباهینانی جادەیەک، چونکە ئێرانە بەڕاستی جێگایەکی خۆشە. یعنی ئەگە بڵێم وەسف ناکرێت، شتێک نییە کە بە بەزار وەسف بکرێت. خۆشیەکەی لە ڕادە بەدەرە. هیوادارشم گەشتیاری زیاتر ڕوو لێرە بکات و ئەوانیش ئەو چێژەیە کە من دیتیمەوە کە ئەوانیش تاقی بکەنەوە لەم خۆشیە بێبەش نەبن. ئەگەر بێت و ئێرە لە ڕووی خزمەتگوزاریەوە گرنگی زیاتری پێ بدرێت لەلایەن حکوومەتی هەرێمەوە، ئەوە دڵنیاییەوە لە ڕووی ئابووریەوە گرنگیی زۆری بێ، بەتایبەت بۆ خەڵکی یەکەم جار خەڵکی گوندە، خەڵکی گوندی دێڵزا، ئەوجار خەڵکی سۆمان و دەور و پشتی و گەشتیاری زیاتر ڕۆ لێرە ئاکات و ناوچەکانی کەش بەهۆی ئەو گەشتاریەوە بژێتەوە و خەڵکێکی زۆر ئیسفادە لێرە ئاکات و سەرشانی حکوومەتی هەرێمیش سووکە بێت کە خەڵک لێرە ئیشەکات و بتوانێت لە خۆی ئابوورێکی باش پێکەوە بنێت و ژیانی خۆی بژێنێت.